بەڵام لەو سەیرتر سەیری ئیبن سەحنونی فەقیهی مالیکی کەن ڕەحمەتی خواتان لێ پیر بوو لە سەردەمی پیریە کەنیزەکێکی هەبوو ئافرەتێک کە خزمەتیە کرد ناوی ئومودان بوو ئومودان هەموو جارە خواردنەکەی بۆ هێنایە پێشەوە و بەڵام ئەو هەر نەیە خوارد ژەمێکی بە ژەمێکی تر تێکەڵە کرد جا سبحان الله ئەمە لە سیرەی ئەلبانی ڕەحمەتی شا بە هەمان شێوێ نانی بەیانیان کە بۆ ئەهێنا و مەشغوڵە بوو پێوەی ساعت 12 کە سەری هەڵە بڕی خواردنەکە لەوێ ئەی باشەوە نیوەڕۆ هات وتیان نا مار بەرچایی بەیانێ بۆمان هەناوی و تاخیر بووی و نەتخوارد کە بەرچایی بەیانی لە نیوەڕۆیان خوارد ئەی دەی ئەم ژەمەمان تەواو کرد پێویست بە خواردنی نیوەڕۆ ناکە بۆم بێنە ئیبن سەحنونیش ڕەحمەتی خوای لێبێ ئەمە ئەفرەتە هەموو جارێکە خواردنی بۆ ئامادە ئەکرد و بۆیە هێناو ئەم نەیەتوانی بیخوا وای لێ هات ئەمە ئەفرەتە جارێکیان خواردنەکەی بە جۆرە دروست کرده بوو کە هەمووی پارو بێ هەر ئەو مەشغوڵ بوو ئەم لە تەنیشتی و پارۆکەیە کرد بە دەمیەوە ئەڵێ دوایی کە ئومودان ویستی بڕوا بخەوێ وتی من ئەڕۆمی تر ئەخەوم ئیبن سەحنون پێی وتی ئەی خواردن دروست کرد وتی ئەی قوربان هەموویم کرد بە دەمتەوە یعنی لەبەر مەشغەڵەتی دەرسی خۆی و خوێندنی خۆی و نووسینی خۆی و ئەو هۆشی لەوە نەبوو کەوا خواردنەکەشە کا بە دەمیەوە